28 گەلاوێژ ساڵڕۆژی هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان، ڕۆڵی کۆمەڵە و ئەزموونەکانی. ساڵڕۆژی هێرشی ساڵی 1358 ڕژیم بۆ سەر کوردستان لە کاتێکدایە کە لە سەروبەندی ساڵیادی دەستپێکی شۆڕشی ژینادەین. شۆڕشێک کە چەخماخەکەی لە کوردستانەوە بە دروشمی ژن ژیان ئازادی لێدرا. شۆڕشێک کە وەبیرهێنەرەوەی خۆڕاگیرێکی سەرفەرازانەیە کە 44 ساڵ لەمەوبەر لە کوردستانی شۆڕشگێڕ دەستی پێکرد و شانازیەکی مێژویی و دەستکەوتگەلێکی حاشا هەڵنەگری لە بەرامبەر بە یەکێک لە کۆنەپەرسترین و سەرکوتگەرترین دەسەڵاتەکانی ئەم سەردەمەی بۆ خەڵکی کوردستان بە دیاری هێنا. بەڵام هێرش بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1358 ڕووداوێکی کتوپڕ و چاوەڕوان نەکراو نەبوو. لە ڕاستیدا ئەو هێرشە بەشێک بوو لە پرۆسەی سەرکوتکردنی شۆڕشی ئێران. ئەم سیاسەتە نەک لە 28 گەلاوێژەوە بەڵکو لە هەمان ڕۆژەکانی دوای بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی کۆنەپەرستی ئیسلامیەوە خرایە کارنامەی کاریانەوە. لە کۆتاییەکانی مانگی ڕەشەمەی ساڵی 1357 و سەرەتای مانگی خاکەلێوەی ساڵی 1358 لە شارەکانی مەهاباد و سنا بە فەرمانی فەرماندەی پادگانەکانی ژێر دەسەڵاتی ڕژیمی تازە بە دەسەڵات گەیشت و خەڵک ئاگرباران کران. لە شاری مەهاباد 20 کەس بە تەقەی ڕاستەوخۆ کوژراون و لە شاری سنەش نزیکەی 200 کەس بەهۆی تۆپبارانەوە گیانیان لەدەستا. جگە لەوەش هەر لەو قۆناغەدا ڕژیمی تازە بە دەسەڵات گەیشت و توانی بەشێک لە کۆنەپەرستانی خۆجێی لەگەڵ خۆیدا هاوڕا بکات. چەکدارکردنی فێئۆداڵ و عەشیرەتەکان و ڕێخستنیان لە ڕێکخراوێکی کۆنەپەرستانەدا بە ناوی شۆڕای عەشایەری کوردستان و بەهێزکردنی ڕەوتی ئیسلامی بەڕێبەرایەتی ئەحمەدی موفتیزادە لە سنا لە زمرەی ئەو ڕێوشوێنانە بوون. لە 31 خاکەلێوەی ساڵی 1358 لە شاری نەغەدا شەڕی نێوان دانیشتوانی تورک و کوردیان وەڕێخست و پاسدارەکانی ژێر فەرمانی مەلا حەسەنی کۆنەپەرستیان بە مەبەستی کوشتن و تاڵانکردنی مڵک و ماڵی خەڵک ڕەوانەی ئەو شارە کرد. جگە لەوەش پاسدارانی کۆماری ئیسلامی ڕۆژی 23 پوشپەڕتەقەیان لە خەڵکی شاری مەریوان کرد و بەو هۆیەوە 24 کەس گیانیان لەدەستا و 40 کەسیش بریندار بوو. لە شاری سنەش لە ئەنجامی تەقەی پاسدارانی جێگیر لەو شارە چەندین کەس گیانیان لەدەستا. کاردانەوەی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بەرامبەر بەم هەڵس و کەوتانە لێبڕاوانە و شۆڕشگێڕانە و جەماوەری بوو. خەڵکی کوردستان ڕێفراندۆمی 12 خاکەلێوە بۆ دامەزراندنی حکوومەتی ئیسلامی لە ئێرانیان بایکۆت کرد. ڕووداوەکانی وەک مانگرتنی یەک مانگە لە شاری سنا بۆ وەدەرنانی پاسداران لەو شارە، کۆچی مێژووی خەڵکی مەریوان بۆ هەمان مەبەست، ڕێپێوانێکی شکۆدار لە سنە و شارەکانی دیکەی کوردستانەوە بەرەو مەریوان و چەندین چالاکی دیکەی لەم چەشنە هەر لەو سەردەمەدا ڕوویاندا. کۆمەڵە کە لەشکەرکێشی بەربڵاوی ڕژیمی بە ئەگەرێکی حەتمی دەزانی، هەوڵی دەدا خەڵکی کوردستان بۆ خۆڕاگری و بەرخۆدانێکی درێژخایەن و چارەن و ساسر ئامادە بکات. ڕەوتی ئیسلامی کە بۆ ماوەی چەند سەد ساڵ وەک دەوڵەتێک لە ناو دەوڵەتدا هەڵس و کەوتی دەکرد، لەو قۆناغەدا هەم لە سەرچاوەی دەوڵەمەندی دارایی، هەم لە شەبەکەی مزگەوت و مەلاکان لە سەر تاسەری وڵات کە وەک ڕێکخراوێکی سەرتاسەری خاوەن ڕێبەریەکی یەکدەست چالاکیان دەکرد، لەگەڵ ڕووخانی ڕژیمیشا خۆی بۆ سەرکوتکردنی شۆڕشی ئێران ئامادە کرد. لەو ڕۆوە کە ئەرتەش بێلایەنی خۆی ڕاگەیاند بوو، ئەم ڕەوتە دەستی بەسەر هەموو دام و دەستگا و ئۆرگانەکانی دەسەڵاتی شاداگرت و ئەوانیشی کە لە ئەنجامی شۆڕشدا تێکشکابوون بە خێرایی نوێ کردەوە. نالیبراڵەکانی لایەنگری ڕۆژاوا کە خۆیان لە ڕێکخراوەکانی سەر بە بەرەی نیشتیمانیدا ڕێخست بوو توانیان متمانەی دەوڵەتەکانی ڕۆژاوا بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ مەترسی نفوزی یەکێتی سۆڤیەت بەدەستپێن و نەهێزە چەپ و کۆمۆنیستەکانیش بە هۆکاری جۆرا و جۆر دەرفەتی ئەوان بۆ ڕەخسا کە هێز و
پۆتانسیێلە کۆمەڵایەتیەکانی خۆیان ڕێک بخەن. تەنیا لە کوردستان بوو کە ئەم پرۆسەیە بە پێی پلانی ڕەوتی ئیسلامی نەچوە پێشەوە و کوردستان چارەنووسێکی جیاوازی پەیدا کرد. پێش لە هێرشی 28 گەلاوێژی ساڵی 58 بۆ سەر کوردستان، خوێندکاران لە زانکۆکان سەرکوت کرا. بزوتنەوەی تورکەمەن سەحرا خەڵتانی خوێن کرا. ناڕزایەتیەکانی خوزستان زۆر زوو خامۆش کرا و کرێکارانی بەندەر ئەنزەلی و ئیسپەهان کەوتنە بەر دەستڕێژی گولە. بەڵام کۆماری ئیسلامی پێویستی بە ئامادەکاریەکی زیاتر بوو بۆ ئەوەی بتوانێت کوردستان سەرکوت بکات. بۆیە پلانی هێرش بۆ کوردستان بە بەراورد لەگەڵ هێرشکردنە سەر دەستکەوتەکانی بەشەکانی تری خەڵکی ئێران تا ڕادەیەک دواکەوت. هێرشی 28 گەلاوێژی ساڵی 58 لە کاتێکدا دەستی پێکرد کە ڕژیمی کۆماری ئیسلامی هەستی بەوە دەکرد توانایی پێویستی بۆ سەرکوتکردنی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بەدەستهێناوە. هێزەکانی ڕژیم لە دوو مەحوەری ورمێ و کامیارانەوە هێرشەکەیان دەست پێ کرد. لە هەردوو مەحوەرەکەدا لەگەڵ بەرگری قارەمانانەی هێزەکانی پێشبەرگا بەرەو ڕووبوونەوە. لەم قۆناغەدا ڕژیم توانی بە پشتبەستن بە باڵادەستی هێزی ئاسمانی و تۆپخانە کوردستان داگیر بکات. لەو کاتەدا کۆمەڵا بەیاننامەیەکی لەژێر ناونیشانی خەڵکی کورد لە بەردەم تاقیکردنەوەدا بڵاو کردەوە و تێیدا خەڵکی کوردستانی بۆ بەرەو ڕووبوونەوە و بەرگریکردنێکی هەمەلایەنە بانکێشت کرد. لە وەڵامی ئەو بانگەوازەدا بڵێستەکانی خەبات و بەرخۆدان لە هەموو ناوچەکانی کوردستانەوە سەری هەڵدا. زۆری نەخایاند کە هێرشە غافڵگیرانە و بەربڵاوەکانی هێزەکانی پێشمەرگە لەلایەک و ناڕزایەتی هەر ڕۆژە و بەردەوامی جەماوەری خەڵک لەسەر شقامەکان لەلایەکی ترەوە، دوای 3 مانگ هاوسەنگی هێزی بە قازانجی خەڵک گۆڕی و ڕژیمی ناچار بە پاشەکشە و قبوڵی ئاگربەست و هاتنە سەر مێزی دانوستان کرد. گەڕانەوەی هێزی پێشمەرگە و ڕێکخراوە سیاسیەکان بۆ ناو شارەکان و پێشوازی گەرم و گوڕ و شکۆداری خەڵک لەو هێزانە و هەروەها گەشە سەندنی چالاکیە سیاسیەکان و شکڵگرتنی شۆڕا و ڕێکخرا و ئۆرگانە جۆراوجۆرەکانی دەسەڵاتی خەڵک بەسەر چارەنووسی خۆیاندا بەکردەوە شکستی هێرشی 28 گەلاوێژی ساڵی 58 ڕژیمی ڕاگەیاند و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستانی گەیاندە قۆناغێکی دیکە لە خەبات و بەرخۆدان. خەڵک و بە تایبەت لاوان داهێنەرانەترین شێوازەکانی ڕێخستنی بەڕێوەبردننی کاروباری کۆمەڵایەتیان بەکارهێنا و لە زۆربەی شوێن و ناوچەکانی کوردستان کۆمەڵگایان بە شێوەیەکی تەندروست و دموکراتیک بەڕێوە برد و ئاسایشی گەڕەکەکانیان بە بەشداریکردنی جەماوەر مسەوەگەر کرد. بەرنامەی دابشکردنی خۆراک و کەرەستە پێویستیەکانی خەڵکیان ڕێکخست. خزمەتگوزاریە پزیشکی و تەندروستەکانیان دەست پێ کردەوە. قوتابخانە و فەرمانگەکان بە کراوەی هەڵڕێنانەوە و بە کێشە و گرفتەکانی خەڵک ڕاگەشتن و ئەخلاق و ڕەفتاری شۆڕشگێڕانە و مرۆڤ دۆستانە ڕەواجی پێدرا. هەر لەو دەورەیەدا هەیئەتی نێونەرایەتی خەڵکی کورد پێکهێنرا و ئەم ناوەندە لە ئارایشێکی نیمچە بەرەیدا ئیدارەی کاروباری کوردستانی گرتاستۆ. لە ماوەی کەمتر لە 6 مانگدا کە کۆماری ئیسلامی سەرقاڵی ئامادەکاری بوو بۆ دەستپێکردنی هێرشێکی دیکە، کۆمەڵا سەرڕای ئەو ئاستەنگ و ئاڵنگاریانەی کە لە ناوخۆی کوردستاندا پێکدەهاتن لە هەوڵی ئامادەکردنی بیرروڕای گشتیدا بوو بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێرشی سەر لە نێو چاوەڕوان نەکراوی ڕژیم بۆ سەر کوردستان. ڕژیمی ئیسلامی خۆی لە دانوستاندنێکی ڕاستەقینە لەگەڵ هەیئەتی نێونەرایەتی خەڵکی کوردستان دەدزیەوە و بە مانۆرگەڵێکی فریوکارانە دەرفەتی بۆ خۆی دەکڕی. سەرنجام کاتێک ئامادەکاریەکانی خۆی تەواو کرد، ئیسانەوە لە مانگی خاکەلێوەی ساڵی 1359دا و ئەم جارەیان لە مەحوەری کامیاران سنەوە هێرشی خۆی بۆ سەر کوردستان دەست پێ کردەوە. ڕژیمی کۆماری ئیسلامی نەیتوانی هیچ سەنگەرێک بەبێ بەرەوڕووبوونەوە لەگەڵ خۆڕاگری و بەرخۆدانێکی قارەمانانە داگیر بکات. خۆڕاگری و بەرخۆدانێکی کە ساڵانێکە هەروە بەردەوامە و ڕژیمی لە کوردستان زەمینگیر کردووە.
هەرچەندە ڕژیم دوجار توانی باڵادەستی نظامی بەدەستپێنێت، بەڵام هەرگیز نەیتوانی خەڵکی کوردستان ناچار بە تەسلیم بوون و ملکەچکردن بکات. لە هەمان کاتدا کە خۆڕاگری دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی بەربڵاو و سەرتاسەری بوو، بەڵام هاوسەنگی هێزی ناوخۆ بۆ پێشخستنی بەرنامەی کۆمەڵا بە مەبەستی دەستەبەرکردنی دەسەڵاتی جەماوەری لە کوردستان لە هەموو شوێنێک وەک یەک نەبوو. سەرەڕای ئەو جیاوازیانەی لێرە و لەوێ بوونی هەبوو، هەروەها سەرەڕای سنووردار بوونە زەمینیەکەی خەڵکی کوردستانی بۆ یەکەم جار دەسەڵاتدارەتی لە خوارەوە، واتە دەسەڵاتدارەتی شۆڕایی و ئازادی بێشەرت و مەرجی سیاسیان ئەزمون کرد. پاشماوەکانی سیستمی فێئۆداڵیان لەناو بردوو، زەوی بوو بە موڵکی ئەو کەسەی کە کاری لەسەر دەکرد. ژنان لە ئاستێکی بەرفراواندا هاتنە ناو گۆڕەپانی چالاکیە کۆمەڵایەتیەکان. گەرای پەروەردە و بارهێنانێکی پێشکەوت و شکڵی گرت. بۆ یەکەمین جار خەڵک چیتر خۆیان لەژێر باری ستەم و هەڵاواردنی نەتەوەیدا هەستپێنە دەکرد. ئەو خۆراگری کە دواتر لە دژی هێرشی ڕژیم هاتە ئاراوە، دەڕاستیدا بەرگریکردن بوو لەو دەستکەوتانە. بنەڕەتی ترین کەم و کوڕی بریتی بوو لە نەبوونی ئەزمون و نەبوونی دەرفەت بۆ ئامادەکردنی کادر و ستایفێکی بەتوانە بۆ بەڕێوەبردنی کۆمەڵگەی کوردستان. ئەو خەڵکەی کە دەیان ساڵ دەسەڵاتی ستەم و چەوسانەوەی پاشایەتیان تێپەڕ بوو، هەروەها ڕێکخراوێکی کە لە دڵی کۆمەڵگایەکی پڕ لە خەفەقاندا سەری هەڵدا بوو، بەم نەهێشتنی کەم و کوڕیەکانی خۆیان پێویستیان بکات بوو. هەڕەشەی هێرشی کۆماری ئیسلامی و دروستبوونی فەزای شەڕ لە کوردستان بە ناچاری خەباتی چەکداری لە چاو هەموو جۆرەکانی دیکەی خەبات و خۆڕاگری کرد بە ئەولەویەتی سەرەکی و دەرفەتێکی گونجاو بۆ چەسپاندن و پەرەپێدانی ئەو دەستکەوتانە نەرەخسە. گرنگترین و چارەنووسسازترین ئەزمون ئەوەیەکە نابێت لە ڕێخستنی دەستبەجێی شۆڕاکانی شوێنی کار و ژیان غافڵ بین و کات بە فیڕۆ بدەین. پێویستە خەڵک لەگەڵ هەڵکردنی یەکەم شنەبای ئازادیدا دەسەڵاتی خۆیان لە خوارەوەدا بمەسرێنن. لەم پەیوەندیەدا بە لەبەرچاوگرتنی ئەزمموی شۆڕای گەڕەکەکان لە شاری سنە واتە بنکەکان زۆر گرنگە. ئەمە خاڵی سەرەکیە. پێویستە پلانی پێشوەختە هەبێت بۆ وەڵامدانەوەی خێرا بە پەیداویستیە ئابووریە بە پەلەکانی خەڵکو بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ گرفتە ئابووریەکان نەخشە ڕێگای گونجاو هەبێت. دەبێت بیر لە پوچەڵکردنەوەی پیلانی دابەشکاری و دووبەرەکی دروستکردنە نەتەوەیی و ئاینیەکان بکرێتەوە. پێویستە بە شێوەیەکی دڵسۆزانە و بەرپرسیارانە هەوڵی نەهێشتنی ستەمی نەتەوەیی بدرێت و بۆ ئەو مەبەستە نەخشە ڕێگای دیاریکراو هەبێت. دەبێت بەپێی نەخشە ڕێگایەکی کردداری خەڵک لەوە دڵنیا بکرێتەوە کە کۆمەڵگەی کوردستان نابێتە گۆڕەپانی ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکان. ڕادیکالیزم لەم بوارانەدا مانا پەیدا دەکات. بەدیتنی ڕۆڵی حیزبێکی توندڕە و کە بێگومان غەیرە کرێکاریش دەبێت، ناتواندرێت ئەم کۆمەڵگایە لە ڕێڕەوە سەخت و پڕ لە کۆسپ و ئاڵنگاریەکان تێپەڕێنرێت. سەرجەمی ئەم پرس و ئەزمونانە لە مێژووی 44 ساڵەی کۆمەڵە و کۆمەلگای کوردستاندا بەرچاو دەکەوێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حرەکەت گەلێک لە باری کۆمەڵایەتی و خەباتی پێشکەوتن خوازانە لە کوردستاندا ڕوویان داوە کە دەری دەخەن بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان لە قوڵایی کۆمەلگادا خەریکە پەرەدەستێنێت. شۆڕشی شکۆداری ژینا نمونەی زیندوی بەردەوامبوونی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستانە. خۆپیشاندانە بەربڵاوەکانی سەرشەقام، مانگرتنە سیاسیەکان و ئەو داهێنانە جەماوەری و مەدەنیانەی کە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا دژ بە کۆماری ئیسلامی شاهیدیان بووین، نمونە گەلێکی درەوشاوەن لە زیندویەتی بزوتنەوەیەکی شۆڕشگێڕانەی جەماوەری. بەڵام شۆڕشی ژیناش ڕووداوێکی کۆنتێکست و بروسکەیەک نەبوو لە ئاسمانی بێهەوردا. سەیری مانگرتنی گشتی چەند شارێکی کوردستان بکەن بۆ پشتیوانی لە کۆڵبەران، هەروەها هاودەنگی کەمبێنەی خەڵک لە کاتی بوومەلەرزەکەی پارێزگای کرماشان،
ئەو کارنەڤاڵە گەورەی کە بۆ ڕێزلێنان لە شۆفێرێکی قارەمان کە لە کاتی گەیاندنی هاوکاریدا گیانی بەخت کرد. پشتیوانی بربڵاوی جەماوەری لە بزوتنەوەی حەقخوازانەی ڕۆژاوا بێننە بەرچاو. سەیری پاڵپشتی لە خەڵکی کوردستانی عێراق بکەن بەرامبەر بەستەم و ملهوڕیەکانی حکوومەتی ناوەندی عێراق. سەیری بزوتنەوە جەماوەریەکان بۆ بەرگریکردن لە ژینگە، خۆڕێخستنە درەوشاوە جەماوەریەکان لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ پەتای کۆرۆنا، بەرخۆدانی ژنان لە بەرامبەر سەپاندنی حیجابی زۆرەملێ و ڕێژەی بەرچاوی ئەو هەڵسوراوە کرێکاریانەی کە لە ئاستێکی سەرتاسەریدا خاوەن کاریگەری و ئێعتبارن. سەرجەمی ئەمانە ئەوە دەردەخەن کە کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و ستەمدیتوو لە کوردستان سونەتەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خۆیان دەپارێزن و بەرەو پێشەوەی دەبن. لەوەها بارودۆخێکدا پێویستە بە هەموو تواناوە هەوڵ بدرێت بۆ ئەوەی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان کە خاوەنی هەگبەیەکی پڕ لە ئەزمموی بەنرخە لەگەڵ ئەو بزوتنەوە سەرتاسەریەی کە لە پێناو نان و ئازادیدا کەوتۆتەڕێ لێک هەڵپێکرێن. نابێ مەیدان بدرێت بە هێزە کۆنسەرواتیف و ناسیۆنالیست و ڕوانگە گۆشەگیر خوازەکان. ئەو بۆچوونە پەرە پێ بدەن کە گۆیە حرەکەتە مافوازانە و سەرتاسەریەکان پەیوەندیان بە خەڵکی کوردستانەوە نییە. دەبێ هەوڵ بدرێت سەرجەم تواناییە بەردەستەکان و تواناییە نووست و ناچالاکەکان وەگەڕ بخرێن. شۆڕشی ژینە تا ئەم ساتە ڕێگەی نیشانداوە. پێویستە لە ئەزمون و کەموکوڕیەکانی تا ئێستای ئەم شۆڕشە وانە وەربژیردرێت و بە کەمترین زەرەر و زیان زۆرترین دەستکەوت بەدەست بێت و هەنگاو بە هەنگاو ڕێگای سەرکەوتن خۆش بکرێت.